لە وەرزی بەهارداین هاوڵاتیان سەردانی شوێنە گەشتیاریەکان دەکەن دەشت و دەر دەکەن ئەمە چەندین حاڵەتی پێوەدانی مار و دوو پشک و جۆرەکانی هەیە بۆیە لەم حاڵەتەیە پێویستە هاوڵاتیان چی بکەن منەچمە لای دکتۆر سدیق خەمعەزیز بەرپرسی فریاکەوتنی نەخۆشخانەی شار لە شاری سلێمانی سڵاو لێبێ کاک دکتۆر لە حاڵەتی ئەو جۆرەدا چی بکە هاوڵاتی کاتێک کە مار پێوەی ئەیە یا دوو پشک پێوەی ئەیە یەکەم شتە و کەسە ناوێ بشڵەژێ ئەبێ هێوری کەیتەوە ئاگاد لێبێ لە کاتی بورانەوانە سەری بەرعرز نەکەوێ ئەو پەلی کە بەرکەوتۆ بە هیچ شێوەیە نابێ بریندار بکرێ نابێ ببەسترێ نابێ بە هیچ شێوەیە بڵێن گازی لێ بگرێ محاولە بکرێکە ژێرەکەی هەڵمەژرێ تۆزە لە مستەوای ئەو دڵی بەرز بێتەوە بە زووترین کات بگەێنرێتە خەستەخانە. هەندێک لە سەیرانگاکان لەوانی ڕێگاکانیان لۆد و قەرەباڵغی تیابێت تیمی تەندروستی دوور بێ لەو کەسەوە لەم حاڵەتەیە بە چەندێک پێویستە بگاتە لای تیمی تەندروستی خۆیاتی مادەگات سەر و کەسەی ماگەکانی چی بێ هەندێکیان تووشی گەشتکار بن هەندێکیان تووشی برانەوە و شۆک و زەخە دابەزی نەبێ لەو کاتاوە باشترە نەخۆشەکە بخرێتە سەر لا ئەگەر تووشی گەشتکە بوو یا تووشی شۆک بوو یا بورایەوە و لە هەمان کاتە ئەگەر زانیمان زۆر بێتاقەتە و ناڕەحەتە و جانی سپیە بێت و ئارەقێکی سا دەکاتەوە باشترە هەردوو قاچەکانی بەرز بکرێتەوە و کەمترین جۆڵە بکرێ بە تایبەتی و پەلی کەمارەکەی پێوەی داوە بە زووترین کات بگەینێتە ئەگەر نەخۆشخانەش نەبێ بنکەی تەندروستی. هەندێک لە حاڵەتەیە کە ئاڵێ شوێنی گەستنەکە بمژرێ بۆی زایرەکەدا بێنرێ ئەمە دروستە؟ بەڵێ لە ڕیچ بنەمایەکی زانستی نییە بریندارکردن و مژینی شوێنی مارگەستنەکە یا دوو پشک پێوەدانەکە. کامیان زیاتر خەتەریات دروستەکە دوو پشک یاخود مار بە پێ جۆری دوو پشکەکە یا جۆری مارەکەیە و شوێنی پێوەدانەکەش ئەگەر ئەو مارە ژەهراوی بێ و لە کاتی بەرگریکردن لە خۆی بێ یا لە کاتی برسێتیە بێ ژارێکی سەرور بکاتە جەستەی قوربانیەکەەوە بە تایبەتیەکە سەڵفە بەرخەن هێنەر بکەوێ کاریگەری زیاترە.